ئەگەر زانایەکی ئیسلامی وەگەم نەبوایە ئێستا نەمان دەتوانی وێنەیەکیش بگرین. چۆن توانی ئەو بنەمایە بدۆزێتەوە کە تەواوی کامێرەکانی جیهان ئێستا کاری پێدەکەن؟ ئیبن هەیسەم ئیبن هەیسەم لە ساڵی 965 زاینی لە بەسرە لەدایک بووە. لەو کاتەدا بەسرە منارەی زانست بووە. کتێبخانەیەکی گەورەی تێدا بوو کە 15,000 کتێبی جۆراوجۆری لەخۆ گرتبوو. ئەم کتێبخانەیە بووە هۆی ئەوەی ئیبن هەیسەم ڕوو بکاتە زانست و زانیاری. سەرباری ئەوەی وەزیری ناوچەی بەسرە و چواردەوری بووە، بەڵام وازی لە وەزیری هێنا و خۆی تەرخان کرد بۆ زانست. ڕۆژێک ئیبن هەیسەم دەڵێت ئەگەر لە میسر بژیامایە پرۆژەیەکم بنیاد دەنا بۆ ئەوەی کۆنتڕۆلی لافاوەکانی نیل بکەم. لافاو بووبووە کێشەیەکی گەورە بۆ میسریەکان لەو کاتەدا. هەروەها لە وەرزی ئاوینیشدا دەیان ناڵان بەدەست وشکە ساڵیەوە. ئەم وتەی ئیبن هەیسەم دەگاتە خەلیفەی فاتمی ئەو کاتی میسر و بانگێشتی دەکات بۆ میسر. بەڵام لە ترسی ئەشکەنجە و کوشتنی لەلایەن خەلیفەوە دەبێتە هۆی ئەوەی کە بانگەشەی شێتبوونی خۆی بکات. بۆ ماوەی 10 ساڵ لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر دەبێ تاوەکو خەلیفە کۆچی دوایی دەکات. لەو کاتەی کە لە ماڵەکەی خۆیدا دەبێ خۆی تەرخان دەکات بۆ زانست و توێژینەوە. یەکێک لەو شاکارانەی کە لەو کاتەدا تەواوی کردوون زانستی بیناییە. زۆرێک لەو بیردۆز و بۆچوونانەی ڕاست کردوتەوە کە لەو سەردەمەدا باو بووە. سەلماندی کە ڕووناکی لە تەنەکانەوە دێ بۆ چاو نەک بە پێچەوانەوە. بەئێسترین دەستکەوتی قومرە بووە کە دواتر ناونرا کامێرا. لێکۆڵینەوەکانی بوونەهۆی ئەوەی کە بیسەلمێنێت کاتێک ڕووناکی باکوونێکی بچووکدا دەڕوات دەچێتەوە ناو بۆشاییەکی تاریکەوە. هەمان ئەو وێنەیە با هەڵگەڕاوەیی دروست دەبێتەوە. ئیبن هەیسەم ئەوەی خستە ڕوو کە بەو جۆرە چاو شتەکان دەبینێ. لە دواتردا زانستی پزیشکیش ئەمەی سەلماند. دواتر وێنە کێشەکانیش بیردۆزەکەی ئیبن هەیسەمیان جێبەجێ کرد. ئەم تێگەیشتنە فراوان بوو تاوەکو کامێرای لێوە بەرهەم هات. ئێستاش تەواوی کامێرەکانی جیهان کار بە بنەماکەی ئیبن هەیسەم دەکەن کە وێنەی ئەم زانایە لەسەر دراوی 10,000 دیناری عێراقیە. لە سایەی ئەم داهێنانەی ئیبن هەیسەمدا ئێستا تۆ ڕۆژانە چەند وێنە و سێڵفی دەگریت؟